ئەم بابەتە تەوەری ئەمڕۆی کاتژمێر 18 کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەر باختاری و باخچەکان لە سلێمانی بە تایبەتی ڕێژەی سەوزایی و گرنگی پێدانی لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم. بەڕێز هەڵکەوت عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی باختاری و دارستان و پاوان لە سلێمانیەوە لەگەڵما. بەڕێز هەڵکەوت سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا بپرسم کە کاریگەری وشکە ساڵی لەسەر ڕێژەی سەوزایی لە سلێمانی چۆن بووە؟ ئایا گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار یا توانراوە کۆنتڕۆڵ بکرێت؟ کاتتان باش، هیوادارم باش بن. سڵاو لە بینەرەکانتان. سەبارەت بە کاریگەری وشکە ساڵی لە سلێمانی بابەتێکی تایبەتە، دەکرێت فەرمانگە معنیەکانی سلێمانی جواب بدەنەوە. بەس من لەسەر ئاستی هەرێمی کوردستان باسی بابەتەکەتان بۆ دەکەم، چونکە وەزیفە و ئەرکی من لەسەر ئاستی هەرێمی کوردستانە. بۆیە بابەتەکە بەو شێوەیە وەڵامە دەمەوە. وشکە ساڵی یا کەمبوونەوەی ئاو کە هۆکارە سەرەکیەکەی بریتیە لە کەمی دابارینی ئەم ساڵ کە وەرزی بارانبارینمان زۆر کەم بوو، بە ئەندازەیەک بوو کە دابارین لە هەندێک شار و شارۆچکە نەگەیشتە نیوەی ساڵی پار. ئەوە جگە لەوەی بەراورد بە 10 ساڵی ڕابردوو ئەو ڕێژەیە ئەم ساڵ زۆر کەمەوە کەمترین ڕێژەی تۆمار کردووە. بۆیە ئەم کاریگەریە لەسەر کەم دابارین بە چەند ئاستێکی جیاواز کاریگەری کردووە. لەوانە ئاستی ئاوی بەنداوەکانمان کە شوێنی کۆکردنەوەی ئاون کەم بۆتەوە لەناو بەنداوەکان، و ئاستی ئاوی ژێر زەویمان کە ساڵانە بەهۆی وەرزی سەرما و بارانەوە مەوسمی بارانبارینەوە دووبارە نسبەتێک لە ئاو دەگەڕایەوە بۆ ئاوی ژێر زەوی. ئەم ساڵ ئەو کەمێتە ئاوە نەگەڕاوەتەوە، و هەروەها کە ڕوتوبە یا کە شەی خاک و شەی هەوا کە زۆر گرنگن بۆ ژیان و بەردەوامی ڕۆکە سروشتیەکان و باخ و باخاتەکانی جوتیاران بە ئەندازەیە کەم بۆتەوە کە هەر هاوڵاتیەک ئەگەر پسپۆڕیشی نەبێت گوزەر بکات بە هەر شوێنێک کە سەوزایی سروشتی یا دەستکرد کە لە نمونەی باخ و دارستانەکانەوێ دەبینێت کاریگەریەکە چەندە بەهێزە لەسەر ڕۆکەکان کە بەشێکیان تووشی لە ناوچوون و بەشێکیان یعنی ئەوەندە زەڕبەیان بەرکەوتەوە، ئەوەندە کاریگەریان لەسەر دروست بووە کە معڕەزن ساڵێکی تر باش گەشە نەکەنەوە. بۆیە کاریگەرەکە کاریگەرێکی یەکجار گەورە و بەرفراوانە و کاریگەریەکە دەرەنجامەکانی لە ئەم ساڵ و ساڵانی داهاتوش زیاتر دەردەکەوێت. باشە بەڕێز هەڵکەوت، دیارەکە ئەمەش وای کردووە وەکو ئاماژەتان پێکە ڕێژەی کەمی بارانبارین و مشکە ساڵیە کە ئاوی بیرەکانی ژێرزەویش کەم بکات یا وشک ببێت کە بۆ ئاودێری بۆ باخ و باخچەکان و ڕێژەی سەوزایی بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی بەکاردەهێنرا. بۆ قەرەبووکردنەوەی ئەمە چی ئەکرێت؟ پلان چی هەیە بۆی کە بتوانرێت لە بڕی بیرەکان لە ئاوی دیکە کەڵک وەربگیرێت یا ڕیسایکلین بکرێت بۆی کە بتوانن ئەم بابەتە قەرەبوو بکەنەوە؟ ئەم با پرسیارە دوو وەڵامی هەیە. بۆ ساڵێکی وەکو ئەم ساڵ کە دەکرێت بڵێ زرۆفێکی تایبەت و یعنی کتوپڕە نە کتوپڕە پێشبینی کراو بوو، بەس چارەسەری کتوپڕ لە مانگی 8 و 9 کە ئێمە دوو مانگی زۆر تا ڕادەیەک گەرم و مامناوەند ماوە تا دەگەینەوە مەوسمی بارانبارین کە دەچینەوە پاییز کە ئینشاڵڵا ساڵی داهاتوو پڕخێر و بەرەکەت بێ بۆ بارانبارین و داهاتی ئاو. ئەو باخانەی وشک بوون، ئەو بیرانەی وشک بوون یا بڕی ئاوی پێویست نەماوە بۆ ئاودێریکردن، بە بڕوای من چارەسەرەکەی ئەوەیە کە لە ڕێگەی پرۆسەی تەنکەرینەوە پەنا ببرێت بۆ ئاودێریکردن بۆ ئەوەی ئەم قۆناغە تێپەڕێنن. ئەم چەند مانگە چەند جارێک ئاودانیان پێویستە تێیپەڕێنن، بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر کە ناچاریشن حەقیشیانە، یعنی چونکە باخێک دایان ساڵ گەورەیان کردو ژیان و قوت و بژێوی ماڵ و مناڵیان لەسەرێتی بەهۆی کەم ئاوی مەترسی لە ناوچوونی هەیە، پەنا بۆ بیری بەدیل دەبن بەڕاستی. بەڵام بیرلێدان بۆ ڕزگارکردنی باخ و باخات دەکرێت یەکێک لە بژاردەکان بێ، بەس بە بڕوای من کە من تایبەتمەندیشم لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڕێوەبەری گشتی باخداری و دارستان و پاوانم، پێم خۆشە باخەکان بە جوانترین شێوە بەردەوام بن. خراپترین بژاردەیە چونکە دوجار ئاوی ژێر زەوی کەم دەکات. یەکێک لە گرفتە سەرەکیەکانی هەرێمی کوردستان زۆربوونی ژمارەی بیرەکانە،
کە ئاستی ئاویژێری زەوی کە سەروەتێکی سروشتی گرنگە بۆ سەدان ساڵ دەکرێت پشتی پێبەستێ ڕوو لە کەمبوونەوەیە. بۆیە لەم قۆناغەدا بە بڕوای من هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە ئاو دابین بکرێت، چ لە بیرێکی هاوسنووری خۆی کە ماوە، چ لە سەرچاوی ئاوی سەرەکی گوند، یاخود لە ڕێگەی سوودوەرگتن لە کەناڵی ئاودێری لە درێژخایەندا کە حکوومەتی هەرێم بەڕاستی کە ئەرکی وەزارەتمانە بەهۆی قەیرانی داراییەوە ئێمە 10 ساڵیش دەبێت ناتوانین خزمەتێکی زۆر گەورە پێشکەش بە برازوتیارەکانمان بکەین. ئەسڵ ئەوەیە کەناڵی ئاودێری بکرێت. ئێمە سێ ڕووباری زۆر باش ئاومان هەیە کە یەکیان ڕووبازەی گەورەیە کە هیچ بەندایەکشی لەسەر نییە و ڕۆزەی بچووک بەنداوی دوکانی لەسەرە و ئەو بەنداوی دەربەندیخان و کۆکردنەوەی ئەو سەرچاوانەی دێنێتە ناوی. ئێمە لە 1970 بۆ 85 ئاوی ئەم بەنداوانە دەڕۆنە دەرەوەی هەرێمی کوردستان. 15% ئاوەکە لە خوار ڕووبارەکانەوە بۆ ئاودێری یا بۆ پرۆژەکانی تری کشتتوقاڵکردن بەکاردێت. ئێمە گرنگە یعنی ئێمە حکوومەتی هەرێم ئەولەوێتێکی زۆر بە دابینکردنی ئاو بۆ پرۆژە کشتتوقاڵەکان بدات بە غەیری بیر لێدان، بە ڕێگای گواستنەوەی ئاو بۆ پرۆژەکان و دابشکردنی ئاو بەسەر پرۆژە کشتتوقاڵەکاندا بۆ ئەوەی ئاسایشی خۆراکمان پارێزراوە بێ و سامانی ئاویشمان ئەوەی کە بەردەستمانە بپارێزین بە باشترین شێوە. باشە بەڕێز هەڵکەوت دیارەمە کێشێکی جیهانیە گۆڕانکاریەکانی کەشەوها و شکە ساڵی کە زۆربەی وڵاتانی جیهانی گرتوتەوە، بەڵام لە ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان ژمارەی زۆری پۆنت و بەنداو دروستکران. ئەمانە تا چەندە کاریگەریان هەیە لەسەر قەرەبووکردنەوەی ئەم زیانانەی کە وشکە ساڵی بە کشتتوکاڵی هەرێمی کوردستان و بە ژێرخانی ئاوی هەرێمی کوردستانی دەگەێنێت؟ بێگومان ینی پۆند و بەنداوەکان کە دروست کراون ڕۆڵێکی گەورە دەبینن لە کۆکردنەوەی ئاو و داهاتی ئاو. بابەتەکە با بۆ جۆرەینکەین کۆکردنەوە و داهاتەکە زۆر گرنگە. بە ئەندازەی کۆکردنەوەکە گرنگتر ئەوەیە سەرفکردنەکەشی بەکارهێنانەکەشی بە شێوەیەکی زانستی بێت و بە شێوەیەکی سەردەمانە بێت، پاڵپشت بە تەکنەلۆژیای سەردەم بێت و ئەگەر کێشەی ئاو و داهاتی ئاو کە ئەم ساڵ بەرەوکی کوردستانی گرتووە کە نسبەتی ئاو لە بەنداوە گەورەکانی وەک دوکان وەک دەربەندیخان بە تایبەت دوکان کە گەورەترین بەنداوی هەرێمی کوردستانە لە 125 ئاوی تیاماوە، گرنگتر لەوە بەکارهێنانێتی وە سەرفکردنێتی بە شێوەیەکی دروست لە هەموو سێکتەرەکان لە کشتتوکاڵ لە پیشەسازی و ئەو ئاوەی کە خەرج دەکرێت و بەکار دەبرێت دووبارە سوودی لێوەربگرینەوە و بەکاری بێنینەوە لە زۆر لە ڕیسایکلی بکەینەوە. بۆیە بەندا و پۆندەکان زۆر گرنگن و پلانی وەزارەتمان بۆ دروستکردنی بەنداوەکان و پۆندەکان کە ئێستا هەیە زۆر گەورەتر و زیاتر و فراوانترە لە ڕووی نەخشە و دیزاین و هەموو شتەکان حازرە، بەڵام قەیرانی دارایی و بودجە کاریگەرێکی گەورەی لەسەر ئەو چالاکیانە دروست کردووە کە لە خواستی وەزارەتدایە بۆ دروستکردنی بەنداو و پۆندەکان، بەڵام ئەوەی کە هەشە و کە کرایشە بێگومان کاریگەری ئیجابی هەیە لەسەر ئەو ناوچانەی کە ئەم پۆند و بەنداوانەی لێ دروستکراوە. زۆر سپاس دەکەم بەڕێز هەڵکەوت عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی باختاری و دارستان و پاوانی هەرێمی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس.